السلام عليكم ورحمة الله وبركاته. برایانی بەڕێز خوشکانی بەڕێز، پیرۆزبایی لە هەموو لایەک ئەکەم بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز. داواکارم لە خوای پەروەردگار تاعەتی هەموو لایەک قبوڵکە ئینشاءالله. براتان دکتۆر حەسەن لە شاری بەرمینگهامی بریتانیاوە قساکە، وتاربێژ و بەرنوێژی مزگەوتی مەدەنی لە شاری بەرمینگهام. وەکو مامۆستایەک بە فەزلی خوا کەوتوینەتە چالاک دانانی هەنێ چالاکی بۆ ئەم مانگە. بەرنامەیەکمان هەیە لە مانگەیە ئینشاءالله من و ئەو هەموو مامۆستایەک کە مانگی ڕەمەزان دێت و نزیکەکەوێ، بێگومان هەموو مامۆستای بەرنامەیەکی هەیە. ئێمەش لەو بەرنامانەین ئینشاءالله کە بە ئیزنی خوا ئەم مزگەوتە کۆمەڵەیە دەرس و دروسی ئەبێ لە مانگی ڕەمەزان، وەکو تەفسیری قورئان، وەکو فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. 5 فەرزە نوێژەکرێ لێرە. ئەنجا ئیفتاری سائیممان هەیە هەموو ڕۆژێک بە ئیزنی خوا. ئەنجارە نوێژی تەراویح حش ئەکرێ. هەموو برایە ئەگەر ئەوێ فێری قورئان بێ، قورئان لەبەرکە ئەحکامی تەجوید فێر بێ، ئەو شتانە هەمووی بە ئیزنی خوا لێرە جێبەجێ ئەکەین. مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە، مانگێکی بەفەزڵە، مانگێکە ئەوەڵی ڕەحمەتە، هەمووی ڕەحمەتە، هەمووی مەغفیرەتە، هەمووی عتقە لە ئاگری جەهەنەم. برایانی بەڕێز خوشکانی بەڕێز، چەندێ پێمان بکرێ هەوڵ بدەین ئەم مانگە پیرۆزە لەدەست نەدەین. هەموو لەحزەیەکی، هەموو کاتێکی، هەموو ساتێکی بە خوێندنی قورئان، بە زیکری خوا، بە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشدار بین لە نوێژەکان، بەشدار بین لە ئیشی خێر، لە سەدەقەکردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر سەخی بوو، بەڵام زیاتر سەخی بوو لە مانگی ڕەمەزان. فهەوڵ دەین سەدەقەیەک بکەین تا ڕۆژی قیامەت بەرەو پیریمیان بێت ئەو سەدەقەیە ئینشاءالله. بێگومان ئێمە بە فەزلی خوا ئەم مزگەوتە تازە کردومانەتەوە، پێویستی بە هەنێ یارمەتی هەیە. هەرچی برایەک، هەرچی خوشکێک ئەگەر لە توانایە هەبێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وەلەو بشقی تەمرە، یعنی لە تێ خورما ئەجری هەیە. سەدەقە لە مانگی ڕەمەزانە تایبەتە، وەکو کاتێکی تر نییە. فئێمەش پێویستیمان هەیە بەو یارمەتیانە. هەموو مزگەوتەکان بێگومان پێویستیان هەیە بە یارمەتی. هەمان کات ئەو شتێک کە ئینشاءالله یارمەتی مسلمانانی پێدەین، هەرچی ئینسانی پێویستی بە ڕوقەی شەرعی بێ، وەزعێکی ناڕەحەت بێ، ئێمەش ئینشاءالله دەستی یارمەتی بۆ درێژەکەین، هەر بۆ خوا و فی سەبیل الله. خوا جزای خێرتان باتەوە، خوا هەموو شتێ بکاتە، خوا کارەکانی ئێمە و ئێوەش بخاتە میزانی حەسەناتمان ئینشاءالله ڕۆژی قیامەت. ئەوەی پەیوەندی بە من بکە، ژمارەی تایبەتی خۆم ئەخەمە سەر ئەم ڤیدیۆیە ئینشاءالله، لەگەڵ عینوانی شوێنەکەمان ئینشاءالله، و هەموو کاتێکیش بە خێراتنتان ئەکەین بە ئیزنی خوا.